شەفافیەت و دادپەروەری بوونەتە بەردی بناغی یاسا و سیاسەتەکانی وەبەرهێنان لە هەرێمی کوردستاندا. ئەمە دروشمی وەزارەتی سامانە سروشتیەکانە بۆ شەفافیەت لە هەرێمدا. بەڵام خودیە وەزارەتە ساڵانێکە ڕوبەڕووی ڕەخنەی بەشێک لە پەرلەمانتاران و چاودێرانی سیاسی بۆتەوە و تۆمەتباری دەکەن بە شەفاف نەبوونی لە کارەکانیدا. وەزارەتی سامانە سروشتیەکان کە لە کابینەی پێنجەمی حکوومەتی هەرێمەوە پێکهێنراوە لە سەرەتای پێکهێنانیەوە تا ئێستا کە نزیکەی 10 ساڵە تەنها لەلایەن یەک وەزیرەوە بەڕێوە دەبرێ و ئەویش عەبدوڵڵا عەبدوڕەحمان عەبدوڵڵا ناسراو بە ئاشتی ئەورامێ و لەسەر پشکی پارتی دیموکراتی کوردستان ئەو پۆستەی وەرگرتووە. ڕەخنەکان لەو وەزارەتە ڕۆژ لە دوای ڕۆژ لە زیادبووندا بوون، بە تایبەتی دوای ئەوەی گرێبەستی لەگەڵ چەندین گەورە کۆمپانیای جیهانی بواری نەوتدا واژوو کرد و دەستی کرد بە بەدەرهێنانی نەوت و لێدانی هێڵی بۆری نەوتی نێوان هەرێم و تورکیا و پاشانیش هەناردەکردن و فرۆشتنی نەوت بە شێوەیەکی فەرمی لە کۆتایی ساڵی 2013دا. لێرەوە قەیرانەکان دەستی پێکرد و لە سەرەتای ساڵی 2014دا لەلایەن بەغداوە پشکی هەرێم لە بودجەی گشتی عێراق بردرا و ئەویش ڕاستەوخۆ دوای هەناردەکردنی نەوت لەلایەن هەرێمەوە. لە مانگی ئایاری ئەم ساڵیشەوە وەزارەتی سامانە سروشتیەکان بە شێوەیەکی سربەخۆ دەستی کردووە بە فرۆشتنی نەوت دوای ئەوەی هەرێم و بەغدا یەکتریان تۆمەتبار کرد بە پابەند نەبوون با ڕێکەوتنەکەی کۆتایی ساڵی ڕابردووە. دوای ئەو هەنگاوانەی وەزارەتی سامانە سروشتیەکان بۆ فرۆشتنی نەوتی هەرێم لەلایەن بەشێک لە چاودێران و هاوڵاتیانەوە پرسیارێک ئاراستەی ئەو وەزارەتە دەکرێت کە داهاتی نەوت چەندە. بەڵام تا ئێستا وەزارەتی سامانە سروشتیەکان نەیتوانیوە نە بە ژمارە و نە بە کردار کۆتایی بەو پرسیارە بێنێت. لە ئێستادا وەزارەتی سامانە سروشتیەکان لەسەر هەناردەکردنی نەوت راپۆرتی مانگانە بڵاو دەکاتەوە و وەک خۆی دەڵێت ئەم راپۆرتانە بەشێکن لە پابەندبوونی بەردەوامی وەزارەتی سامانە سروشتیەکان بە شەفافیەتەوە. بەڵام لە هیچ کام لە راپۆرتەکانیدا ئاماژەی بەداهاتی نەوت و نرخی فرۆشتنی هەر بەرمیلێک نەوت نەکردووە. ئەوە لە کاتێکدا وەزارەتی نەوتی عێراقیش هاوشێوەی وەزارەتی سامانە سروشتیەکان راپۆرتی مانگانە بڵاو دەکاتەوە. بەڵام بە پێچەوانی وەزارەتی سامانە سروشتیەکانەوە وەزارەتی نەوتی عێراق لە راپۆرتەکانیدا ئاماژەی بەداهاتی نەوت و نرخی هەر بەرمیلێک کردووە. لێرەدا بەراوردێک دەکەین لە نێوان دوایین راپۆرتی هەردوو وەزارەتی سامانە سروشتیەکان و وەزارەتی نەوتی عێراق کە لەبارەی مانگی تشرینی یەکەمی ئەم ساڵ بڵاویان کردوێتەوە. لە راپۆرتەکەدا وەزارەتی نەوتی عێراق دەڵێت لە مانگی تشرینی یەکەمدا 83 ملیۆن و 800 هەزار بەرمیل نەوتی هەناردە کردووە. وەزارەتی سامانە سروشتیەکانیش لە هەمان مانگدا 18 ملیۆن و 461 هەزار و 357 بەرمیل نەوتی هەناردە کردووە. وەزارەتی نەوتی عێراق دەڵێت داهاتی ئەو نەوتەی لە مانگی تشرینی یەکەمدا هەناردەی کردووە بای 3 ملیار و 290 ملیۆن دۆلار بووە. بەڵام وەزارەتی سامانە سروشتیەکان هیچ ئاماژەیەکی بەداهاتی ئەو نەوتە نەکردووە کە لە هەمان مانگدا هەناردەی کردووە. وەزارەتی نەوتی عێراق لە راپۆرتە مانگانەکەیدا دەڵێت لە مانگی تشرینی یەکەمدا تێکڕای نرخی هەر بەرمیلێک نەوتی با 39 دلار و 260 سنت فرۆشتووە. بەڵام وەزارەتی سامانە سروشتیەکان هیچ ئاماژەیەکی بۆ نەکردووە کە لەو مانگەدا هەر بەرمیلێک نەوتی بە چەند دۆلار فرۆشتووە. بە بڕای بەشێک لە چاودێران بەشێک لە هۆکارەکانی ئاشکرانەکردنی داهاتی ئەو نەوتەی کە مانگانە وەزارەتی سامانە سروشتیەکان هەناردەی دەکات پێدەچێت پەیوەندی هەبێت بارزان فرۆشی نەوتی هەرێم و کەمتر لە نرخی جیهانی بیفرۆشێت. هاوشێوەی لێدوانی بەڕێوەبەری جێبەجێکاری کۆمپانیای گەنەڵ ئێنەرجی تورکی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕایگەیان حکوومەت هێرێم بە هەرزارترین نرخ لە ئاستی جیهاندا غاز بە تورکیا دەفرۆشێت.